ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاماری خزمەتەکان و سودمەندبووانی پرۆژە جیاوازەکانی لە ساڵی 2019 بڵاو کردەوە و تێیدا زیاتر لە 45,000 کەس لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سودمەند بوون. بەپێی ئامارەکە لە پرۆژەی ڕێگای زانکۆ کە پرۆژەیەکی ساڵانەیە و تایبەتە بە قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئامادەی 10,300 قوتابی سوودیان لە پرۆژەکە بینیوە و لە ڕێگەیەوە ڕێی زانکۆ پەیمانگەکانیان گرتووەتە بەر. هەروەها لە پرۆژەی دۆستانی محەممەد لە ساڵی 2019 6,700 قوتابی لا بەرگە جۆرا و جۆرەکانی پرۆژەکە سودمەند بوون. هەر لە چوارچەوەی پرۆژە ساڵانەکاندا 3,765 قوتابی لە پرۆژەی سمبولی نور سودمەند بوون کە پرۆژێکی تایبەت بە باڵاپۆشیە و ساڵانە لە ڕۆژی جانی باڵاپۆشیدا ڕادەگەیەنرێت. هاوکات 9,290 قوتابی بەشداری کۆڕ و کۆنفرانس و سیمینار و وەرکشۆپەکانی ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێم کردووە. ئەمە بەدەر لەوەی 3,200 قوتابی بەشداری خولی سەرکەوتن و سیمینار و وەرکشۆپەکانیان کردووە کە خولێکی تایبەت بە قوتابیانی ئاستی نۆی بنەڕەتی و 12 ئامادەییە. هەر لە ساڵی 2019 ڕێکخراوی قوتابیانی کوردستان خوانی نانخواردنی بۆ 2,100 قوتابی ڕێخستووە. هاوکاریکردنی مادی قوتابیانێکێکی دیکە بووە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. لە ساڵی 2019دا هاوکاری 252 قوتابی کەم دەرامەت کراوە. خولە هاوینەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانێکێکی دیکەیە لە چالاکیە دیار و بەرچاوەکانی ڕێکخراوەکە کە لە ساڵی ڕابردوودا لە میانی 31 خولو لە سەردەستی 154 وانەبێژ 2,521 قوتابی سودمەندی خولە هاوینەیە پەروەردەی و پیشەیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون. لەلایەکی دیکەوە 7,100 قوتابیش لەوانەی پەروەردەی تایبەتی ناوەند و لقەکان بەشدار بوون. بەپێی ئامارەکانی مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با سەرجەمی کار و چالاکیەکانەوە زیاتر لە 45,000 قوتابی سودمەند بوون و وەک لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە خزمەت کراون. هەر بەپێی ئامارەکە بەراورد بە ساڵی 2018 لە ساڵی 2019 ژمارەی سودمەندبووانی پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان 7,000 زیادی کردووە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی پیشەییە و لەلایەن کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە پشتیوانی دەکرێت و لا سکرتێر و 9 بەشی کارگەڕی پێکاتووە. هاوکات خاوەنی 17 ناوەند و 120 لقا لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و زیاتر لە 2,000 ئەندامی کارای هەیە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پێیە.